ئێرە بەنداوی دەربەندی خانە. دەکەوێتە قەزای دەربەندی خان سەر بە پارێزگای سلێمانی لە ساڵی 1956 تا 1962 دروست کراوە. بەنداوەکە توانای گلدانەوەی 3 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. تیرەکەی 500 مەترە و بۆ مەبەستی نەهێشتنی مەترسی لافا و گلدانەوەی ئاو دروست کراوە. هاوکات لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش وەک پڕۆژەیەکی استراتیژی گرنگ هەژمار دەکرێت. بەنداوی دەربەندی خان لە ساڵی 1956 بۆ 62 دروست کراوە. لە چەند بەشێکی سەرەکی پێکاتوە. تەنی بەنداوەکە کە درێژەکەی 535 مەترە بە سپیلوەیەوە بە جۆگاکانی سەرڕێژەوە و سیستەمی کۆنتڕۆلکردنی دەرگاکان دوو گەلەری هەیە لە ژێرەوە کە چاودێری لیکێجی تێدا دەکرێت کە ئاوا دزێک لە بەنداوەکە بێ لەوێدا ئەکرێ و بینایەک لە سەر بەنداوەکەیە کە ژووری کۆنتترۆلە و مەجموعەیە کامیرات کۆنتترۆلی هەموو بەنداوەکە دەکەن لە هەموو ڕوویەکەوە و لە دەریاچەی دەربەندی خان پێکاتووە کە 3 ملیار مەتر مکعب ئاو دەگرێت. سەربازی ون ئەم جارە چیرۆکی ستافی بەنداوی دەربەندی خان دەگێڕێتەوە. ئەو بەنداوە یەکێکە لەو زنجیرە پرۆژە استراتیژیە گەورانی کوردستان و عێراق و ناوچەکەش کە گرنگی زۆری لە بواری ئابووری، کشت و کاڵ، گلدانەوەی ئاو و بەرهەمهێنانی کارەبادا هەیە. سەرەڕای ئەو گرنگیە بۆتە هۆکاری ڕێگرتن لا دروستبوونی لافاوی گەورە و مەترسیدار لەسەر ئەو ناوچانەی کە دەکەونە نزیک بەنداوەکە. لێرە چەندین کارمەند و ئەندازیاری شارەزا 24 کاتژمێر بۆ چاودێری دیوار و بناغەی بەنداوەکە کار دەکەن. خۆی هەموو بەنداوێک کە دروست ئەکرێ کۆمەڵێک گرنگی هەیە، کۆمەڵێک ئامانجی هەیە. یەکێ لەو ئامانجانەی بەنداوی دەربەندی خان کە دروست کراوە گلدانەوەی ئاوە و کەمکردنەوەی مەترسی لافاوە بۆ ئەو شوێنانەی کە دەکەونە خوار بەنداوەکەوە. بوومەلەرزە یەکێکە لە مەترسیەکانی سەر بەنداوی دەربەندی خان. ئەمەش بەهۆی نزیکی بەنداوەکەیە لە هێڵی گەرمی بوومەلەرزە. زۆرجار لە کاتی ڕوودانی بوومەلەرزە زیانی گەورە بەو بەنداوە گەیشتووە، بەڵام کارمەند و ئەندازیارەکان بوونەدا فریادڕەسی بەنداوەکە و دانیشتوانی ناوچەکەش. لێرە دەیان حاڵەتی مەترسیدا دروست دەبێت. ئەو حاڵەتانە بەردەوام هەڕەشەن لەسەر هەیکەل و بناغی ئەم بەنداوە، بەڵام ئەم سەربازە ونانە بێسەڵکردنەوە ڕوبەڕووی مەترسی و هەڕەشەکان بوونەتەوە. بەنداوی دەربەندی خان دەکرێت بە سامانێکی نەتەوەیی ناوبندرێت کە لە گرنگی گلدانەوەی ئاو، کشت و کاڵ، بەرهەمی ماسی و بەرهەمهێنانی وزەی کارەبا سوودی لێوەردەگیرێت. چاودێری ئێمە دووسێ جۆر چاودێریمانەیە. یەکەم کارمەندی بەنداو دەبێ هەموو بەیانیەک بە تایبەتی من کە سەرۆکی بەشی سەلامەتی بەنداوەکەم دەبێ هەموو بەیانیەک لەگەڵ یەک دوو کادیریکە دەرچی کەوا بە چاوتۆ بە چاو چاودێری بکەیت، چونکە لە هەردوو بەری بەنداوەکە وتم مەترسی داخلیسکان هەیە. تۆ ئەبێ بچی بە چاو ئەو ناوچانە بگەڕی ئایا هیچ گۆڕانکاریەک بووە لەو شوێنە. ئەم سەربازە ونانەش یەکێک لە گەورەترین و گرنگترین پرۆژەی استراتیژی کوردستان دەپارێزن کە بە یەکێک لە سەرچاوەکانی ژێرخانی ئابووری کوردستان هەژمار دەکرێت. ئەم ستافە ژیانی خۆیان بۆ پاراستن و چاودێری ئەم بەنداوە تەرخان کردووە، بە جۆرێک بوونەتە کلێری چارەسەری هەر مەترسی و گرفتێک کە لە بەنداوەکەوە سەرهەڵدات. جۆرێککە لە چاودێری کۆمەڵێک ئامێری هەستیارمان هەیە کە پێی دەڵێن ئەجیزەت تەحەسوس. بەشێکەکەی چاودێری کامیرەکانە کەوتم 68 کامیرامان هەیە لەسەر بەنداو و دووسێ کارمەندی هینمان هەیە، خەپەرمان هەیە کە شەو و ڕۆژ لەوێن ئەمانە چاودێریەکەن لە هەر کاتێکدا کە لە کامیراکانە کە مکوڕیەکیان بینی گۆڕانکاریەکیان بینی یەکسەر تەلەفۆنەکەن بۆ بەشی سەلامەتی بەنداو یاخود بۆ بەڕێوەبەری بەنداوەکە کە ئەمە ڕوویداوە لێرا بۆی بە زووترین کات چارەسەر بکرێت.
ئەم پیاوانە خۆیان کردووە بە قوربانی سەلامەتی ئەم پرۆژەیە. شوێنپەنجەیان لە خزمەتکردن بەم بەنداوەوە لە هەموو تونێل و کون و کەلەبەرێکەوە دیارە، بە تایبەت لە کاتی بوومەلەرزە و داڕمان یان ڕۆچوونی زەوی. بە ئیرادەیەکی بەهێز ڕوبەڕووی هەموو مەترسیەکان دەبنەوە. سەختی و زەحمەتی لە کارەکەیان دەبینن. هەموو بەرەبەیانێک یەکەم کاریانەوەیە زوو دەست دەکەن بە چاودێری ئاستی ئاوی بەنداوەکە. هەموو کات بۆ هەر ئەرکێک لە ڕێگای تیمێکی تایبەتەوە دەست پێ دەکەن. لە درێژەی کارەکەیان و لەم ماوەیەدا بە بەردەوامی چاودێری تونێل و گەلەریەکان و دیوار و بربەستی بەنداوەکە دەکەن. لە ژێر ئەو دەریاچەیە بەبێ ئەوەی گوێ بە مەترسیەکان بدەن سەدان مەتر دەچنە ژێر ئاوی دەریاچەکە لە ڕێگای ئامێرێکی تایبەت تا بزانن ئەو درز و کەلێنانە لە دیواری بەنداوەکە دروست دەبێت چۆنە و چەند زیاد بووە و مەترسیان چییە. ئیشێکی تر لە ناو بەنداوەکە کۆمەڵی پیزۆمەتراتیان داناوە کە بە قوڵیەکی لە هەر لە 10 مەترەوە تا 50 مەتر ئەچێتە ژێر ئەساسی بەنداوەکە فاوندیشنی بەنداوەکە کە تۆ قیاسی هەم پاڵەپەستۆ و هەم تەسریفی ئەوانە دەکەی بۆ ئەوەی چاوەنۆڕی ناو بەنداوەکە بکەی خوار بەنداوەکە بکەی لە هەر ڕوودانێکی کارەساتێک کە ڕوودا لە دەریاچەکەەوە ئاودزێک ببێ بۆ خوارەوە تۆ ئەوە ئەزانی خۆمان کە ئەڵێن سەربازی ونین ئەگەر بێگانەیەک بێ ئەزنەبیەک بێ کە بیە بچێتە ناو ئەو تونێڵانەوە جیهازێکی پێ سەیریەکە ئاڵێ وەڵام من ناتوان بچمە خوارەوە چون کارەژەی ئۆکسیجین زۆر کەمە بەڵام کارمەندەکانی ئێمە ڕۆژی وایە 2 جار 3 جار لە کاتی بوومەلەرزەکە چوونە خوارەوە و قیاسیشیان کردووە و بە پێش چوونە خوارەوە ئەگەر سیرکەین تونێلی لای چەپیان 938 قاڵدرمە قوڵە و تونێلی لای ڕاستیان کە ئەمڕۆ لەگەڵ برادەران چوینە ناویەوە 328 قادرمە چووە قوڵە ئێمە 125 مەتر چوینە ژێر ئاوەکەوە. دوای ئەم هەنگاوە دەچنە قوڵترین بەشی بەنداوەکە لە لای چەپی دەریاچەکە. ئەم بەشەش لە تونێلی تەسک و مەترسیدار پێکهاتووە. لەم تونێلانە چەندین ئەرکی زەحمەت چاوەڕێیانە. یەکەم جار لە کۆتا خاڵی تونێلی بەنداوەکە کە 120 مەتر لە ژێر ئاوی دەریاچەکەوەیە و بە بەرزایی 6 مەتر ئاوی دەریاچەکە لە سەرسەری ئەم تیمانەوەیە و کار دەکەن. دووەم مەترسی کاتی خۆی شوێنی ئەم بەنداوە شوێنێکی لاواز بووە کۆمەڵێک غاز لە ناو تونێلەکانە دروست دەبن کە زۆر مەترسیدارن بۆ زەرژیانی کارمەندانمان کە لەوێ ئیشەکەن و زۆر جاتوشی حساسیت و توشبوون بە تەنگە نەفەسی و هین دەبن لەو شوێنە چونکە هەوا گۆرکەکەی ئەوەندە نییە کە تۆ لە قوڵی 125 مەترەوە هەوا بێتە دەرەوە هەوای پاک بنێریتە ئەو ناوەوە یان تۆ لەوێ ئیشەکەی لە ناکاو کارەبا ئەبرێ نە تەهویە ئیشەکانە ڕێگای خۆتە بینی و نە ئەتوانی هیچ ئێشەکەی چاوت نابینێ تاریکە و لە شوێنی شانیە دەشتێکە تۆ بڵێ بڕۆی لایەکت ئەم لا هەڵە دێرێ لایەکت قاڵدرمەیەکی زۆر تەسکە لایەکت مەزەڵەن حەوزی ئاوە لایەکت بۆڕیە ئەمانە هەمووی کارکەنە ئەوەی کەوا تۆ تووشی مەترسیەکی زۆر ببی لە کاتی وەرگرتنی پێوانەی جیهاز. ساڵە لەم دایرە ئیشەکەم بە بەردەوامی دانەبڕاو ئیشەکەم بەشی جیلۆجیە بەشی گەلەری و کراک و دنگە ڕۆژانە هەموو ڕۆژێکیە لە 4 کەس پێکاتوین دوو هەر ڕۆژی دوانمان ئەچینە ناو گەلەریەکان پیزۆمەتری تیا پیزۆمەترەکان ئەخوێنینەوە بە بەردەوامی لە ئیشەکەمانە بەڕاستی زۆر هیلاکەبین ماوەکی کەمە ئەو عەرەبانێکی ئەمە دروست کردوین
ئەمە زیاتر لە 10 ساڵە بێت لەو شوێنە کارەکەم هەر بە پێ ڕۆشتم و بە پێش گەڕاوەتەوە گەلەری لە ڕاستمان زیاتر لە 300 قادرمەیە گەلەری چەپمان 800 قادرمەیە بەڕاستی کە تۆ ئەگەر جاری یەکەم بڕۆیتە ئەو شوێنە جاری دووەم زۆر هیلاکەبی ناتوانانی بە ئاسانی بچی کراعەتی دووەم وەرگری نزیکەی 6 ساڵە لێرە داوامەکەم بە شەو بە ڕۆژ من بە ڕۆژ لە بەشی کارەبا داوامەکەم شەوانیش دوای دەوام هەتا هەشتی بەیانی هەیە کە هەر خەلە لێ بوێت بە کارەبا و مۆلیدە و هەر مشکلێ بێ من چارەسەریەکەم یان بە شوێن منە بۆ نزیکەی 20 ساڵە بێت لەم بەنداوە کار دەکەین لەگەڵ بەشی کارمەندانی بەشی جیۆلۆجیمان ئیشەکەشمان بریتە لە چاودێریکردنی ناوچەکانی داخلیسکانی لای ڕاست و چەپی بەنداو لەگەڵ تەنی بەندا و هەردوو گەلەرەکان هەروە خوێندنەوەی ئامێرە هەستیارەکانی ناوچەکانی بەنداوی دەربەندەخان بۆ کۆمپیوتەرکردنی کرێکارم بەس لێ هاتی خۆم ئیسپات دەکەم لە ناو هەموو دایرا بەس من کرێکارم و شان بەشانی پیاوەکان برا بە ڕێزەکانم هەمویان وەکو برای خۆم وەکو واوجی خۆم تەعاملم لەگەڵەکەن و شان بەشانیان ئیشەکەم و ئەچمە خوارەوە شەلالەکان و هەموو ئیشە هیچ ئیشێک درێغیم نەکردە و شان بەشانی ئەوان ئیشم کردە. بۆی دوو جۆر مەترسی هەیە مەترسی بەنداوەکە هەیە بۆ ئەو کەسانە و ئەو گوندانە ئەو شارانەی کە دەکەوتنە دەرەوەی بەنداوەکە بەڵام دەکەونە داونستریمی دەنداوەکە ینی بەشی خوارەوەی بەنداوەکە ئەگەر کێشەیەک لە بەنداوەکە ڕووبدا ئەوە مەترسی بۆ ئەوان هەیە مەترسی بۆ سەرکارمەندان ئێمە کە سیرکەین بەنداوی دەربەندیخان بەنداوەکەمان دەکەوێتە بینی دوو شاخی گەورەوە کە هەردوو شاخکان مەترسی کەوتنە خوارەوەی بەردێکی زۆری هەیە تۆ کاتێک کە لە سەردەکە ئیشەکەی یا لە لای سپیلۆی ئیشەکەی ئەو جۆگای سەرڕێژەکان ینی کە ئاوی زیادە بەڕێدەیتەوە لەم کاتا ئەگەر داخورانێک یا داڕمانێکی بەر ببێت زۆر مەترسێکی زۆر لەسەرە پێشەموشت پێویستە حکوومەتی هەرێم و ئەو ئیدارەیە کە بەرپرسە لە بەنداوەکان گرنگیەکی زۆر بە بەنداوە گەورەکان و بەنداوە استراتیژیەکانی هەرێم بدەن دیارە بەنداوەکانی تریش ئەهمیێتیان هەیە بەڵام ئەم بەنداوانە لە سەدا 30 خەزینی استراتیژی هەموو عێراق پێکەێنن جگە لەوەی کە تاقەدوو بەنداوی گرنگن لە هەرێمی کوردستان کە ئێمە بتوانین کۆنتترۆلی ئاوی لێوە بکەین و بەنسبەت خۆشمانەوە تەنها من پشگیری معنەوی لە کارمەندانمەکەم لە ئەندازیار و تەکنیکارانی خۆمانەکەم ئەوش ئەوەیە کە بەردەوام لەگەڵیانم بەردەوامم بەنداوام بەجێ نێشتووە و بەردەوام شەو ڕۆژ لە کارەکانە لە مەترسیەکانە لە سەردانەکانە لە هەموو ئەو ڕۆڵانەی کە کارمەندێکی بەنداو ئەیژێڕێ لێرە من لەگەڵیان بووم ئەوە پشگیری منە لە هەموو ئەو لەو بەنداوانە بەڵام پێویستە پشگیریەکە لەسەرەوە بێ من پشگیری معنەویم کردوون پێویستە پشگیری معنەوی و مادی لەسەرەوە بۆ بەنداوەکان زیاد بکرێ و کارمەندی بەنداوەکان هەر بەڕاستی وەکو بەرەکانی جەنگ سیر بکرێت چونکە لە ڕاستیە ئەو کارێک کە ئەو کارمەندانە ئەیکەن وەکو ئەوەیە لە بەرەکانی جەنگا لە شەڕابن بۆ داکۆچیکردن لە خاک و ئاوی ئەم وڵات. لە کاتی ڕوودانی بوومەلەرزە ئەرکیان قورستر دەبێت و شەو ڕۆژیان دەبێتە یەک. لەو کاتە مەترسیداراندا دەچنە قوڵایی بەنداوەکە تا لە ڕێگای ئامێری تایبەت بزانن مەترسی ئەم بوومەلەرزەیە چییە و چ کاریگەریەکی هەبووە. ئەم بەنداوە بۆتە نزیکترین دۆستی کارمەند و ئەندازیارەکان چونکە بەشێکی زۆری تەمەنیان لێرە و بۆ پاراستنی بەنداوەکە تەرخان کردووە. زەرەدەکانی بوومەلەرزە کاتێک کە بوومەلەرزەکە دروبوو لە کاتژمێر 9:18 دقەی شەو کە بوومەلەرزەکە هات ئێمە بینایەکمانەیە تایبەتە بە ژووری کۆنتترۆل کە 68 کامیرامان هەیە لەوێ کۆبەتەوە و هەروە کۆمەڵێ ئامێری هەستیارمانەیە ئەجزای تەحەسوسمانەیە کە ئەم ئامێرە هەستیارانە لە زۆربەی بەشەکانی بەنداوەکە ئیشەکەن لە زۆربەی بەشەکانی بەنداوەکە ئەم ئامێرە هەستیارانە دانراون و بە داتالۆگەر و بە کێبڵی تایبەتی ڕۆیشتونەوە بۆ ژووری کۆنتترۆل. ئێمە ئەگەر سەیری ئەو ڤیددیۆە بکەین کە لە کاتی بوومەلەرزەکە ڕووداوە ئێمە دووسێ کارمەندمان لە ناو بیناکە بووە یعنی لە شوێنی خۆی هەستاوە ڕێک بەردێکی گەورە لە شوێنی ئەوی داوە کە لە شاخکەوە هاتۆتە خوارەوە. مەسەلەن ئەبینی هەمویان ڕائەکەن
لە ئیرادی نازان بەرەو کوێ بڕۆن ڕوو لە کوێ بکەن کە سەرێکی ڤیددیۆ بکە بکەیت هەرێکە بۆ لایە کەسێ کە خۆی دەرباسکە بەڵام لەگەڵەوەش ئەو بەردە گەورانە بە دوای ئەوانە ڕاکەن و پەلاماریانەزی ئەم کاتێک کە بەردەکان کەوتنە خوارەوە سوپاس بۆ خی گەورە لە کاتی شەوا بوو کە ئێمە وەکو کارمەندان تەنها لە ژووری کۆنتترۆل و دایرەی کۆنتترۆل خەڵکمانە بوو لەسەر بەنداوەکە ئیش نەبوو لەو کاتە بەڵام لەگەڵەوەشا کۆمەڵە بەرکەوتە ناو جۆگاکانی سەرڕێژەوە جۆگاکانی سپیلوەیەوە کە هێنانە دەرەوەی ئەم بەردانە کێشەیەکی زۆرە چونکە دەبێ بەردەکان بشتێنی ئەگەر ئاوەکە بکەیتەوە لەوانەیە بەردەکان بەرێ بەڵام کە بەردەکان ئاوەکەبی با زەرت بە جسمی بەنداوەکەدا زەرز بە کۆنکرێتەکەیدا کە لە خولاربوونەوەی بەردەکان دەبێتەوەی بریندارکردن و دروست پێبردننی کۆنکرۆتەکە لەبەر ئەوە هەموو بەردەکان دەبێت بشتێنێن ئەمجار بە کرێن و بە مەسعەد بخرێنە سەرەوە. کارێکی دیکەی ئەم سەربازە وونانە پشکنین و چاودێریکردنی بناغی بەنداوەکەیە لە ڕووی جوڵەی ستونی و ئاسۆییەوە تا بزانن ئەم بەنداوە چەند لە شوێنی خۆی جوڵاوە یان کێشە و گرفتی چییە. خۆی ئێمە ساڵی باراناوی ساڵی ئاو لە یەکی دەوە دەست پێ دەکات تا یەکی دەی ساڵێکی تر یعنی لە کاتێکا کە تۆ بارانبارین دەست پێەکە لەم کاتەوە دەست پێەکە لەم کاتەوە تۆ هەموو ڕۆژێک ئەبێت سەعات هەشتی بەیانی حەوت بچی حوتی بەیانی بچی قەراعەتی ئاوەکە وەرگری ئاستەکەی چەندە قەراعەتی ئەو ئاوەرگی کەلەی ئەڕواجا کەلێشی ئەڕواایە لە جۆگاکانی سەرڕێژەوە ئەڕوا یا لە سەمامەکانی خوارەوە ئەڕوا لیار لە ڕێگای دروستکردنی کارەباوە لە تۆرباینەکانەوە ئەڕوا. لە هەمان کادا تۆ ئەبێ کادیرێکت بچێت بۆ ئەوەی کەوا لە ویزگەی کەشناسی کە کۆمەڵێ شتوەرەگرین وەکو ڕێژەی بارانبارین وەکو پلەی گەرمی بەرزترین پلەی گەرمی نزمترین پلەی گەرمی وەکو پلەی گەرمی ئێستا وەکو خێرایی با وەکو ئاراستەی با وەکو شێ لە هەوادا وەکو نسبەتی بوون بە هەڵم ئەمانە هەمووی بەشی هایدرۆلۆجی دەیکا نابێ هەر لە ڕۆژانی داواما بچن لە کاتی جومعە لە کاتی پشووە لە کاتی شەمە هەر کاتێک داوام بێیان نەبێت چونکە تۆ ئەم داتایە دەبێت بە مستەمری هەر بێت. ویزگەیەکی کارۆایی بچووکمان هەیە کە پێش ئەم ویزگە کارەبایی هەبوو ئەمە ئەچیتە ژێر ئاوەکە و دەرگای سەمامەکانەکەیتەوە ئەو دەرگانەی تۆ کاتێک کە کارەبا دروست نەکەی و بشتەوە ئاو بەردەیتەوە سێ دەرگامان هەیە سێ سەماماتی ئەڕوایی پێ دەڵێن بۆ ئاودان ئەمانە ئەبێ بچنە ژێرەوە لەوێەوە ئەم دەرگانە بکەنەوە بۆ ئەوەی کەوا ئاو بەردەنەوە بە شۆمەکە بڕۆ سوودی لێ ببرێ بۆ کشت و کاڵ و بۆ چەند ئامانجێکی تر. دەرگاکانی سپیلوەی تۆ کاتێک کە ئەچی بۆ کردنەوەی ئەو دەرگای جۆگاکانی سەرەوە مەترسیەکی زۆر هەیە یەکەم مەترسی وەکو وتم بەردروخان هەیە دووەم مەترسی کارەباگرتن هەیە سێم مەترسی کە ئەچیتە خوارەوە بۆ شوێنە بەس قاچێکت بترازێ دەچێنە ئاوی شەلالەکانەوە دەچێنە ئاوی جۆگاکانی سەرڕێژەوە کە ئەدباو هەر نازانی بۆ شوێش دەبا.
خۆی بەنداو شتێکی زۆر شارستانیە و دەبێت گرنگیەکی زۆری پێ بدرێت چونکە مەترسیەکی زۆر دروست دەکات. یەکەمین دەبێت کارمەندانەکانی زۆر دڵسۆز بن و لە خۆبردوو بن کە لە هەموو کاتێکا لە هەر کاتێکا کە بەنداوەکە پێویستی پێ بێ ئەوان ئامادە بن و کار بکەن هەتا لە شەوا بێ لە ڕۆژا بێ لە هەر کاتێکا بێ چونکە مەترسی بەنداووا دەکات کەوا تۆ گرنگیەکی زۆری پێ بدەیت ئەگەر کێشەیەکی بەسیط دروست ببێ مەسەل ئاوە دزێک ببێ لە ناو گەرەریەکانە و تۆ نەتوانی بە زووترین کات کۆنتترۆلی بکەیت دەبێتە هۆی ئەوەی کەوا ئەو ئاوە ڕێگای خۆی بکاتەوە ببێتە ئینهیاری بەنداوەکە و ڕوخانی بەنداوەکە کە ئەویشە بێتە کارەساتێک بۆ ئەو شوێنانەی کە دەکەونە خوار بەنداوەکە. ماوەی 12 ساڵە لە بەڕێوەبەراتی بەنداوی دەربەندی خان دامەزراوم ئیش و کارەکەم سیانەکردنی بەشە جیاجیەکانی بەنداو لە هەر جێگەیە کە موشکیلی هەبێ لە لاشەی بەنداو لە کەناڵی سەرڕێژ لە تونێلەکانی ئاودێری لە گەلەریەکان هەروەها لە دەروی لاشەی بەنداو ڕێگاوبانەکان بیناکان هەروەها شاخەکانی نزیک بەندا و شوێنانی کە مەشاکیل بۆ بەندا و دروستەکە لە هەر جێگەیەک کە سیانە هەبێت هەچی شێک لە توانای خۆمان نابێت خۆمان ئەنجامین هەڵەسین بە سیانەکردن و ئیدامەکردنی دەرگا و کارەبایاتی بەنداوەکە و دەرگەکانی ئینتێک و سپیلۆی و هەروەها ئیریگەیشن ڤالڤز هەر سیانێک هەبێت هەر شتێکی ڕۆژانە هەبێت ئێمە هەڵەسین بە چاکردنەوەی هەروەها هەڵەسین بەکردنەوە و داخستنی دەرگەکانی ئینتێک و سپیلۆی ئەوەی کە ئاوەگەیەنێ بە دەرگەکانی ئینتێک ئاوەگەیەنێ بە یەکەی کارەبایی بەنداوی دەربەنی خان بەڕاستی ئیشەکەمان ختورەی زۆر زۆرتیایە خۆتان بینیتان چوینە خوارەوە و هەموو ڕۆژانەمە ئیشی ئێمەیە ئەچینە ئەو شوێنە خەتەرانە و یەینە سەرەوە و زۆر جار کرێکارمان هەبوو برینار بووە کەوتۆتە خوارەوە عەزێتی بووە لوتی شکاوە لەم شوێنانەی ئێمە بەڕاستی ختورەیەکی زۆر زۆرمان هەیە ئیتر ئەوەش واجبی سەرشانمانە خزمەتێکی وڵاتەکەمانە واجبی سەرشانمانە ئەبێ بیکەین ئیشی ئێمە ئەم بەنداوەیە هێن بۆ سەر ئیشی بەحرمانەیە لێرا کلێنەکە ئیشی پێەکەین بۆ چاکردنی تەوافەکان واروها ئەنتەیک و سپیلۆیشمانەیەن بۆ چاکردنی هەر ئیشی هەر خەلەلێکی هەبێن بۆ چاکردنی ماوەی 9 ساڵە لە بەڕێوەبەراتی بەنداوی دەربەندی خان لە بەشی ئەندازیاری و شارستانی کارمەندم لێرە ئێمە ڕۆژانە سەردانی سەدەکە دەکەین جسمی سەدەکە و شەقامەکان هەر کێشەیەک هەبێت هەر کەم و کوڕەیەک هەبێت لە شەقامەکان نابێت لە سەدەکا بێت و لە دەرگاکان نابێت ئێمە سیانەی دەکەینەوە ڕۆژانە تێن بۆ سەر کارەکانمان هەر کارێک بێ ئەنجامی ئەدەین وەکو تەوافەکان وەکو سەمامەکان وەکو دەرگاکان هەر عەتەڵێکی تایە ئێمە لە خزمەتی دایێرای ئەم کارمەندە دڵسۆزانە بەو کارانەیان خزمەتێکی گەورە پێشکەش دەکەن چونکە سەلامەتی ئەو بەنداوە بە ژیانی سەدان هەزار کەسەوە پەیوەستە بە پاراستنی بەنداوی دەربەندی خان ئەم سەربازە وونانە ڕێگە لە گەورەترین کارەسات دەگرن بە تایبەت لە کاتی ڕوودانی بوومەلەرزە. بینیمان چەنێ کاری ئەمانە زۆر ئەزیێتە مادووی زۆرە بینین بەخۆیانەوە کە بە شەو نخۆنی ئەم بەنداوایان پاراستووە. سوپاسی ئەو کارمەندانە ئەەکەین کە زۆر بە وەک سەربازی ون کە لێرەدا کارەکانیان زۆر بە باشی ئەنجام دەدا کە زۆر سەرسوڕهێنەرانە بوون بەلای ئێمەوە. ئێمە زۆر سوپاسی کارمەندان و ستافی بەنداوی دەربەندی خان دەکەین کە بەردەوام ماندوونە ناسانە لە خزمەتی هاوڵاتیاندان. ڕاستی بەنداوێکی وەها لەم شێوەیە زۆر گرنگە لە کوردستان و کە کارمەندان و بەڕێوەبەرایەتی و ستافی ئەم بەنداوە بەڕاستی ماندوونە ناسانە کارەکانی خۆیان زۆر بەڕێکی و پێکی بەڕێوە ئەبەن و باڵانسی ئەم جێیان زۆر بە شێوازێکی باش ڕاگرتەوە. دار ئەمانە پێشمەرگەی ونن و بەڕاستی شەو ڕۆژ خەریکن بۆ سەلامەتی بەنداوەکە بۆ پاراستنی بەنداوەکە بۆ تەشغیلی سەلامەتی بەنداوەکە و بۆ چاککردنەوەی ئەو کەم و کوڕیانەی کە لە بەنداوەکەیە بە پێی تەمەن و بە پێی زروفی ئیشکردن ڕوەدەن و بەڕاستی ئێمە لەو وەختانەی کە لە زروفی زۆر خراپی هەرێما کە پارە نەبووە یان موچەک خراپ بووە ئەم کارمەندانە ئەم ئەندازیارانە ئەم تەکنیشیانە
بە بەردەوامی بەنداویان بەجێ نێشتووە وەکو پرۆژەیەکی نیشتیمانی نەتەوەیی گرنگ پاسەوانی بوون لەبەرەوە شایەنی هەموو ڕێز و تەقدیرێکن. دیاری بەرنامەی سەربازی ون کەناڵی کوردستان 24 پێشکەشە بە تەواوی کارمەند و ئەندازیار و تەکنیکارانی بەنداوی دەربەنی خان کە پارێزەر و پاسەوانی ئەو پرۆژە استراتیژیەی هەرێمی کوردستانن کە بەنداوی دەربەنی خانە ئەوانن کە شەونخوونی ئەەکەن کە شەو ڕۆژ لە خزمەتی ئەو بەنداوەیان ئەو دیارییان پێشکەش ئەەکەین.